سرتا بناوی خوا من هەوری نەوزەر دەتووی پەیمانگای پەرستانیم من وەکو خاوەنکاری سەربەخۆ بەشداریم کردووە لەم فستیڤاڵەکە ماوەی 3 ڕۆژ بەخایەنێت لە شاری ڕانیان فستیڤاڵەکە بەڕێوەبەرایەتی پشت ساڵی ڕاپەڕین هەستاوە بە ڕێگەبردنی کردنەوەی بۆ بەهرەمەندان بۆ گەنجانی بەهرەمەندی شارەکەی هەم پیاوان هەم ئافرەتان دەستخۆشییانە بکەین بە هەنجیری وشک و سرک و شاری فۆرماڵی و کاریگەسوودانی و ئامانج لە کردنەوەی ئەم جۆرە فستیڤاڵانە پەرپێدانی توانای گەنجانە پەرپێدانی توانای گەنجانی دەبەری ڕاپەڕینە بە گشتی بەتایبەتی خانمان کە لە دەبەرەکەی ئێمە و بەتایبەتی لە کوردستان بە گشتی گەنجانێکی زۆر بەهرەمەندمان هەنا کە بەهۆی تەعینەبوونیانەوەیان هەر هۆکارێکی تر بێت نەیانتوانیوە چۆن دەڵێ بژێوی ژیانیان دابین کە دەیانەوێت لە ڕێگەی ئەو بەهرانی کە خۆی پێی بەخشێن هەم بژێوی ژیانیان دابین کەن هەمیش کوردستان لە ئاستی جیهانی بەرەو پێش بەرن و لێرەوە لە ڕێگەی کەناڵی ژناوە دەمێنێتتان بڕێن هەم کچانی دەستمانی خانمانی خاوەندار ئێمە هەمومان لە هەرێک لە ناخمادا هەریک بکەن دەکرێت لە ماڵەکەی خۆتانە وەری بێتن دەکرێت لە دەرەوەی ماڵەکانتانەوە لەوە ئازادن لەوەی کە بەکام جۆر هەڵدەبژێنن بەڵام دەستەوەستان دامەنیشن هەوڵدەن بەکاری سەربەخۆ ئەسن ئافرەدان زۆر بەهرەمەند و زۆر بەسوێردێنن ئەسان خۆشبی و زۆر بەخێرن هیوادارم لەم چالاکیانە زوو بکرێتەوە چونکە زۆر کەس هەیە ئیستفادەی لێ ئەەکە ئەم فستیڤاڵە لە شاری ڕانیە کراوەتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە هیوادارم ئەو خانمانەی کە دەستڕەنگینن لە هەر بوارێکا بێ لە خواردنا بێ لە کاری دەستیا بێ لە شی ئەوها لە چالاکی ئەوها بەشداری بکەن بۆی هەم خۆیان ئیستفادەکەن هەم کەسی تریش چالاکیان